وأطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم. جاء أم دينا أم الدين وتمان أما الدين أم دو باي سركية أما يكم أما جدوهم أم دو باي سركية بيكون ليك دانا برين ليك كانوا ليتيان دابري نابت شورا هبه بلام پشت بنصوص نبسته مستند نكاله استناد نكاله نصوص نابت او شورا كنا شرعيه نصوص هبه بلام شورا لقال نبه دين حاكمية نامينه حاكمية الدين دين نصوص هي استوايا هي يعني نصوص هي يعني لبردس انا دين حاكمه دين حاكمية دين نماوة لبرشي لبر شورانية شورا يعني شي شورا يعني لدولة إسلامة لمجتمع إسلامي أواني أهلي نظروا علم فكرا أواني تواناي استنباطيان هي لقرآن ولسنة أواني كهم فقهي نصوص يعني وهم فقهي واقع هي أوانا دين كو أبنوا شورا دروسا كان مجلس دروسا كان أو مجلس إدارة دولة إسلامي دكا حتى دا صلاة هي قريته بو أوان خليفة دانين أوان وزارة دفاع دانين وزارة مالية دانين أوان قاضي دانين أو حتى اشتبت سي شورايا دا صلاة شي كما نية لسري دا صلاة شورا نية أطيعوا الله نا زوري فرق لقى البرلمان قال زوري فرق أما أقل بمعنى بين جوازي بكن لنيواني برلمان زوري دبي أو يك محاضرة دبي بس فرقي زورة لا شو رأيك فرقي زورة لزور رو يكم للروي بيك هاتوا لكي بيك دي هذا برلمان نفري واهيا هنا برلمان لبروي كسر سيماي جوانا درسوا لبرلمان أو دنجينا أو أجرنا ورا غيبة تمتيمك ما غيبتنا أهلي الشورى فعلا أبي أولي الأمر بن فعلا أبي خاوني علم فكر تقوى زور شد بن هر أونية كواتا زوري فرقة لروي أنداموا لروي مدوا لروي بانقشوا للشورى أندام بانقشناك بلا من خو رسمي خوي الواسي وبرات سرجاده وسني خوي در برينم نا أونية أصلاً أجا خوي باسين در برينم بلا من كم ونابت أندام إذا نعم يزور بسمنا وتفاصيل بس بزان شورى برجستكري دين لچوا بجواني رنگاته ودركه للشورى شورى تواوي دا صلاة كان لا شورى حيث كسي خليفش حتى أبي سمع طاعي والشورى حركات خليفة لايدا لكتاب السنة لايدا لقرارات شورى يكسر عزل ذكري أي باشا چه دا صلاتي هي بسر شورى أمتش دا صلاتي بسر شورى هي شون هر کسی لئیمه اندامکی شورای بینی فعلکی ناشرینی کرد مخالفهکی شرعی کرد مخالفهکی یاسا و قانونی کرد اوتوماتیکی اتوانی شکایتی لیبکا و اوتوماتیکی لاندامتی نامینی هر کسی که بالغ و عاقل لنا امت اندامکی شورای بینی او ها سقوطی اتوانی سقوطی پیبکا زابزانا امتا چند زیندوه او امتا چند خاوانی اراده و حریته ئێسش بزان ئومەتی ئێمە چی لێ هاتووە بۆتە مەڕ وانە سەری ئەبڕن و ناشتوانێ قسە بکە وایە کەواتە شورا گرنگە بۆ حاکمیەتی دین نصوص نظریاتە مەبادئە سەوابتە ئەیکی ئەمانە بەرجەستە ئەکا ئەهلی شورا دێن چیەکەن ئەهلی شورا کۆ بنەوە بۆ هەر پرسێکی ڕۆژ بۆ هەر مەسەلەیەک بۆ هەر قەیرانێک دێن کۆ بنەوە دين دراسة يكن أوجه دراسة كنا جوتشي بدرس برسكنا نية هلا برلمان درس برزكاتو طاو موافقة طاو كوتايا نا للشورى أبيت شيء بكري أبيت تاوتيو بكري مناقشة بكري
هەموو کەس نەزەری خۆی بدا لە ئەندامانی شوورا ئەگەر هەمویان بۆچوونێکیان هەبوو تەنها نەفەرێک بۆچوونی مخالیفی هەمویانی هەبوو دەبێت گوێ بگرن لەو تەنها نەفەرە حتا تەواوی بەڵگە و ئەدیلە و تعلیلاتی خۆی دەڵێ ئەگەر گەشتنە قەنەعەت کە فعلاً ڕەئی ئەم لە هی هەمویان باشترە دەبێت هەمویان شوێنی کەون دەبێت هەمویان شوێنی بۆچوونی ئەو بکەون جەوێکی ئاوا علمی ئەبێ دروست ببێ نەگوڵا ئەمام حیزبە زۆرینەیە دەست هەڵبڕە دەستدانێ دەست هەڵبڕ تێپەڕێنە تێمەپەڕێنە ئەوە چۆنە نە حەقی بابەتەکە ئەدرێ نە دیراسە ئەکرێ نە توێژینەوەیکی وردی لەسەرەکە دەست بەرزکەرەوە دەست هەر لە جاری هەر لە داخی حیزبەکەی کە دەست بەرز کاتەوە کەواتە ئەوە زۆر گرنگە ئەمە لێرە تا کەی شورا مابوو تا سەردەمی حەسەنی کوڕی عەلی تا ئەو کاتەی کە ئەو خلافەت لای ئەو بوو بۆ ماوەی 6 مانگ لای بوو تەسلیمی معاویەی نەکرد تا ئەو کاتە شورا وجودی هەبوو کە تەسلیمی معاویەی کرد معاویە کردی بەچی بە پشتاوپشت و بلوکیەت دوایەوە تەسلیمی یەزیدی کرد بەچی بە یوراسی ئەیتر شورا نەما خۆی معاوێش بە شورا هەڵبژێرا نەخێر ناوەڵا هەر بە ئازایەتی خۆی و بە زیرەکی خۆی سەپاند و حەسەنی کوڕی عەلیش دەرەقەتی نەهات توانای وتی ئەگەر من شەڕی لەگەڵا بکەم چەنە خوێن ڕژراوە نەیتر ئەڕژێ جا بۆچی نەوەڵا بایتر وەنە مسلمان گیرۆدە نەبن و خوێنیان نەڕژێ ئەو ساڵە بوو بە ساڵی جەماعە وانی عام الجەماعە تەسلیمی کرد بە هەر حاڵ شورا نەما ئیتر ئەو کاتە چی ڕوویدا دوو زاناند و کەوتنە دوو ڕیانێک دوو ڕیان هەردووکیان لە یەک لای خراپتر دوو ڕیانەکە چۆن تۆ ئەم مجتەمەعە چی لێکەی هەروە بەرەڵایکەی یا ئەبێ ئیدارەیکەی شورا نەماوە تا ئیدارەیکە ئەم عولەمانە چی بکەن عولەماکان هاتن وتیان ئێمە لە بینی دوو ئەگەڕین یا ئەوەیە وێڵیان کەینەوە خەڵکە پرسیاریان کرد جوابیان نەدەینەوە ئیستینباتی حکمیان بۆ نەکەین لە کتاب و سونە بە کەیفی خۆیان تێبکەون ئەمە کە زۆر خەتەرە و خراپە یا ئەوەیە بێن بە ناچاری بێن ئیستینباتی حکم بکەن و بۆ خەڵکی ڕوونکردنەوە خەڵکیش لەسەری بڕۆ بەڵام ئەمە ئەبێتە مای تەفەڕق ئەبێتە مای چی ئیختیلاف ڕاجیایی ئەوە دروستە بێ ڕاجیایی دروستە بێ بە ناچاری هاتن ئەوەی دووەمیان قبول کرد وتیان قای ناکە بە ئەم کۆمەلگا شوراژ نەماوە لەگەڵەوە شورا نەماوە با ئێمە ئیدارە ئەم کۆمەلگایە بکەین حکمیان بۆ دەرکەین و لەسەر ئەو ئەحکامانە بڕۆن هەرچەند جیاوازیش دروستە بێت چونکە ئیختیلاف دوو نەوعە ئیختیلافی مەذموم ئیختیلافی مەحمود ئیختیلافی مەذموم کەیە هەر کاتێ خلافاتێ دروست بوو نەتیجەکەی نەبوو بە ئیتیفاق ئیترەوە بزانە ماڵوێرانیە بۆ ئومەت خلافاتێک دروست بوو حەسرت نەکرد لە ئەنجامە نەبوو بە ڕێیەکی متفق عەلەیهی یا عەلە ئەکسەریەت لەگەڵی بێ ئەوەی سەوەکو یەسەی لێ فەرموو چەند مەزاهیب هەیە تۆڵی چوار کورە 400 مەزاهیب هەیە کورە 4000 مەزاهیب هەیە هەر زەلامێک بۆ خۆی مەزهەبێک هەر زانایەک بۆ خۆی مەزهەبێک هەزارها مەزهەب هەیە بەڵێ ئەجا عەرزەکە مەقسەدمان لە باسی تاریخی دامەزراندی مەزاهیبەکەین تا شورا هەبوو مەزهەب نەبوو هەتا شورا هەبوو مەزهەب نەبوو شورا ڕەیەکانی حەسر ئەکرد لەو مەجلیسە لە ئەنجامە ئەو مەجلیسە بڵاوی نەئەکرد هەتا ڕەیەکیان دەرەکرد ئەو ڕەیە ئومەت پابەند بوو پێوە وایە ئەو شورا وایە کرد ئەوە بێتە ڕەحمەت ئەم خلافاتە لە داخلی مەجلیسی شورا ئەبێتە ڕەحمەت بەڵام کەوتە دەرەوەی مەجلیسی شورا نەما ئەبێتە زەحمەت هەر کەسێ بۆ خۆی ڕەیەک هەڵەگرێ هەر کەسێ بۆ خۆی لەسەر بۆچوونێک دەڕوە کەواتە هاتن وتیان دەبێ ئەمە بکەین بە ناچاری بیکەین سەرڕای ئەوەی کە ئەم حاڵەتە ناچاریان قوبوڵ کرد وتیان دەبێت جیهادیش بکەین خەبات بکەین هەوڵ بدەین هەتاوەکو شورا دێتەوە سەر حکم ئیمامی ئەبوو حەنیفە ئەڵێ وەڵڵا ئەم ئەبوو جەعفەری مەنسوورە ئەگەر بێت تەکلیفم لێ بکا بڵێ مزگەوتێکم دروست کردووە وەرە دەرگاکانی بۆ بژمێرە وەڵا هەشتی وا ناکەم هەڵێ ئەگەر بڵێ من
هەندێک پارەم هەیە ئەمەوێ هینی کەم بیکەم بە خێر وەرە بیژمێرە بزان پارەکە چەنە وڵای ناکەم چۆن ئیعانەی زاڵمێکی واکەم چونکە پێی وا بووە شەرعی نییە دەسەڵاتەکەی ئەسڵەن زۆریان لێ کردو و توانە تۆ ببیتە قازی نەیکردو ئەزان بۆ نەیکردووە حەزی لە پۆست نەبووە نا وتوێتی من ببمە قازی لەم دەسەڵاتی ئەوە شەرعیەت بە دەسەڵاتەکەی ئەوە دەم خۆ ئەوش بە شورا نەهاتووە کەواتە من نابم هاتووە ئەبوو جەعفەری مەنسوور زۆری لێ گوتووە ئیلا ئەبێ ببیتە چی ببیتە قازی ئەو سوێنی خواردووە ئەو سوێنی خواردووە یەکێ لە ئینەکان لەوێ چڵکا خۆرەکان توی بابە ئەوە خەلیفە سوێن نەخوا وتی خەلیفە پارەی زیاترە لە من بتوانێت کەفارەتی سوێنەکەی بە نەیکردووە سوفیانی سەوری بان کردووە توێتی ئیلا بێ بیتە قازی ڕای کردووە هەڵهاتووە باشە وتوێتی لێم گەڕێ با بڕۆم بەخوا دێمەوە زانە ئەو زاناییە وتوێتی لێم گەڕێ ئیسە ئیزنم بدە بچووم بەخوا دێمەوە چووەتە دەرەوە پێڵاکانی بەجێ هێشتووە لێ دوای چووەتە دەرەوە دیسە هاتوۆتە پێڵاکەم پێڵاکەم بێچوو پێڵاکەی بردو نهاتوێت هاتەوە پێڵاکەی بردو ڕێ ئەی چۆن ئەوە ئەنجا بە شوێنی گەڕاون عەزیەتیان کردووە ماندوویان کردووە بۆچی بۆ نەویستووە بۆ لەبەر چی لەبەر ئەوەی وتوێتی ئەمانە دەسەڵاتی شەرعی نین بۆیە من ئامادەنی ببمە پۆستێک وەرگرم لەم دەسەڵات ئەوە هەوڵیان ئەوە بۆ کە شورا بگەڕێتەوە سەر حکم شورا کەواتە بوونی مەزاهب بەڕێزان عەزیزەکانم ئەوەنە تەعمیقی نەکەین بڵێن وەڵا ئەم مەزهەبانە ئەگەر نەبن ئیتر نییە یعنی ئیسلام لە بینە ڕا نا مەزهەب ضرورەتە لەبەر ضرورەت مەزهەب دانراوە ضرورەت یعنی چۆن یعنی ناچار بوون عولەماکان ئەم مەزاهیبانە دروستکەن ئەگەر شورای هەبێ یەک مەزهەب نامێنێ شورا هەبێ مەزهەب نامێنێ وأطيعوا الله أو قرآن أو إثبات كردوه هيك كذا ناتواني مخالفك قرآن دلي دفرمي لجورترينش برسي روجار كالدولة وحكم سياستها هتا بتشوكترين برس باشا كبريتية لبرينوي من دالك لشير أفرمي بالشورى بكري جورترين شد وأمرهم شورى بينهم هتا بتشوكترين شد فإن أراد فصالا عن تراض وتشاور منهما فلا جناح عليه كواتاها لجورة حتى قسك شي حكمك شورى حكمك أنجا الشورى لطواوي أمتي إسلام الشورى شي جورة دانري بو هر منطقيك وإقليمك جبه شوراك هبه كواتا همو أمت لرئيس شورى وابري بريو بلنسي أتواهم بلين على كل خوي أما حقيقة أبي بيزانين جاء من نالين وركاك أما زاهبانا همي هالقرا كزناتو أنا مزاهب هالقرا يستا تا شورا نقران ريتوا مزاهب حد بيني وكي شورا قرايوا إن شاء الله أما زاهبانا بقوا أوتوماتيكي ناميني كاكا تو تشيت رأي دركي فتوى دركي تو أهل شوراي فرمورنا ومجلس الشورى أهل شوراي بخود بيدنك با ياساك درشو للشورى للجريدة الرسمي بلاو كرايوا هر كسي مخالفيك ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصله جهنم وساءت مصيره هو حكمك يتي مخالفة شورى قطعا حرام وكاتي رأيت هي وركاك لنا وشورى مزيد شورى بيله لدروم فوزا وغوغا وانا نابي دروسكي او ياسايا وبريار بيدراو امر الشورى ودبي واجب لطاعه واطيعوا الله واطيعوا الرسول واولي الامر منكم زا بعد زقنا لنسي واولي الامر او انا ده صلاه دار اولي الامر كاك لو اولي الامر منكم انجا اولي الامر بن منكم يجبن انجا اطيعوا الله واطيعوا الرسول الا بيشويه يعني أمانة أولي الأمرانة بابند من بكتاب السنة أما ناس سادة كردنوي قرآن بوشي آخر لبيناو شي أو بس سادة إلا قرآن تيبقي بس سربي وبس سطحي بله كوا تبرزان أو مذاهبة أو بوشي وازي كاتمان ما زور شاك
وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد.